ئێستاش وەک فڵان کەس من ڕیژدانم، وەک فڵانە کەس دینداری بکەم، وەک فڵانە مزگەوت عیبادەت بکەم. تۆ هەموو تاوانەکانتە خەیتە مل خەڵک. کاتێکیش کە ئەمری لە ناو دارەمەیتەکاڵی بۆ کوێ ئەبەن؟ ئەدبەن کاکە ئیتر قیمەتت نەما، ڕوحتیان نەما، بە کەڵک ژیان نایەی، ماڵ و مناڵت ناتێوێ. ئێستا کە بیر لە خۆمان با بکەینەوە بەڕێزەکانم. بۆ بۆ خاترخوا بۆ کوێ بن؟ کورە بیگەڕێنەوە، بیگەڕێنەوە بۆ دنیا، با نوێژ بکەم، با ڕۆژوو بکەم، با عیبادەت بکەم، با نەڵێم ئەم پارێتان بدایە فڵان و فڵان باشتر بوو لە عومرە. زمانی خۆم ئەدورمەوە جارێتر چاکاکەم. لعلی ئەعمل صالحا فيما ترك. هیچ کەسێ لە ئێمە نییە خەنە ناو تابوتەکەیەوە. ئەگەر باش بێت کاتێک کە پیاوەکانی خەنە سەر شاریان ئەڵێن یا ئەڵڵا هەڵی ئەگرن. ئەگەر ئیشی بۆ ئەم ڕۆژە کردبێ، ئیسلاحی دنیای هەبوو بێ، ئیسلاحی دینی هەبوو بێ، لەو ڕۆژە ترسابێ ئەڵێ پێشم خەن، با ڕزگارم بێ، با بڕۆم لە دەست ئێوە نەجاتم بێ. هەموو دقەیەکی ژیانی من پڕ بوو لە چەرمەسەری، چکەم ئەبینێ پێشوازی مەلائیکەتەکان. ئەو کاتەی کە لە سەرەمەرگایە ئەبینێ کفنی بەهەشتی بۆ ئەهێنن، ئەبینێ ئیتر ناخۆشی کۆتایی هات. ئەو کاتە ئینسان چاوی حەقیقی ئەکرێتەوە. ئێستا ئێمە چاوە عادیەکەی دنیامان شتەکان ئەبینێ. ئینسان لە سەرەمەرگا چاوی ڕاستی ئەبینێ. بۆیە لە ناو قەبر و لە قیامەتیش ئەڵێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی. خۆزگا شتێکم بۆ ژیان پێش بخستایە. یعنی ئەمە ژیان نییە کە ئێمەتیایە ئەژین. بەڕێزەکانم خۆشەویستان، وإن كانت غير صالحة، ئەگەر بێت و خراپەکار بێت، ئەڵێ یا وەیلەها ئەینە تەذهبون بها. بۆ کوێی ئەبەن؟ بۆچی ئاوا بێوەفان بەرامبەری؟ لەبەر ئەوەی گەورەترین بێوەفا خۆتی بەرامبەر خۆت. تۆ یەک وەفات نەبێ بەرامبەر لا ئیلاهە ئیلا الله، وەفات نەبێ بەرامبەر ئەو ئەڵڵایەی دروستی کردووە، سوژدەی عەبدایەتی بۆ بەری، ماڵ و مناڵت لە حەڵاڵ پەروەردە بکەی، خێزان و مناڵەکانت بە پۆشتە و بە دین پەروەردە بکەی. گەورەترین مافیەکە لەسەر تووە دەرودراوسیەکەت شایەتی خێرت بۆ بدەن. ئەو کاتە بە خەڵکەڵی یا وەیلەتا ئەینە یەذهبون بها. وەڵڵا ئەدبەن لە ناو گۆڕەکە جێت ئەیەڵن، زۆربەی خەڵک ئەگەڕێتەوە نوێژیشت لەسەر ناکات. بۆیە بەڕێزەکەم بیر بکەرەوە، ئەزیزەکەم داواکەم لە پەروەردگار هەموو لایەکمان عاقیبەت خێر بکە. ڕۆژێک لە پێشمانە زۆر قورسە، فەرقەیە لە بینی ئەوەی بڵێ پێشم خەن پێشم خەن، فەرقەیە لە بین ئەوەی گلەیی لە خەڵک بکە، بڵێ یا وەیلەتا ئەینە تەذهبون بها. بۆ کوێ ئەبەن؟ خەتای خۆتە. ئێستاش تاوانەکانە خەیتە ملی خەڵک، لەو کاتەشەی خەیتە ملی خەڵک. ئێستاش وەک فڵان کەس من ڕیژدانم، وەک فڵانە کەس دینداری بکەم، وەک فڵانە مزگەوت عیبادەت بکەم. تۆ هەموو تاوانەکانتە خەیتە مل خەڵک. کاتێکیش کە ئەمری لە ناو دارەمەیتەکاڵی بۆ کوێ ئەبەن؟ ئەدبەن کاکە ئیتر قیمەتت نەما، ڕوحتیان نەما، بە کەڵک ژیان نایەی، ماڵ و مناڵت ناتێوێ. ئێستا کە بیر لە خۆمان با بکەینەوە بەڕێزەکانم. با ئێستا بیر لە قیامەتی خۆمان کەینەوە، بیر لەو ڕۆژە بکەینەوە هیچ کەس بە کەڵکت نایە. هەلەکە عنی سوڵتانیە، سوڵتان و دەسەڵاتت ئەڕوا. يوم لا ينفع مال ولا بنون، ماڵ و مناڵ بە کەڵکت نایە. ئێستا ڕۆژی بیرکردنەوەیە ئەزیزەکانم. ئێستا ئەم دوعایەت بۆ شەرحەکەم بیری لێ بکەرەوە، ڕۆژێتی ڕوبەڕووی ئەمە ئەبینەوە. بە ئەڵڵا قەسەم سێ مەرحەلەیتیان نییە، یان قەدیمونی قەدیمونی پێشم خەن پێشم خەن، یا وەیلەتا ئەینە یەذهبون بها. کورە بۆ خاترخوا بۆ کوێیە بن؟ کورە بیگەڕێنەوە، بیگەڕێنەوە بۆ دنیا، با نوێژ بکەم، با ڕۆژوو بکەم، با عیبادەت بکەم، با نەڵێم ئەم پارێتان بدایە فڵان و فڵان باشتر بوو لە عومرە. زمانی خۆم ئەدورمەوە جارێتر چاکاکەم. لعلی ئەعمل صالحا فيما ترك. بۆ پێش ئەوەی ئەمەمان بەسەرابی ئەبێ بیر لە خۆمان بکەینەوە بەڕێزەکانم.